پەیامم بۆ خەڵکی کوردستان لەم نۆرۆزە ئەوەیە کە هەندێک ژینگە بەڕاستی ڕابگرن، چونکە یەک شت کە بینیومە چەند ساڵانە کە لێرەم لە ڕۆژی نەورۆزە هەموو کەس ئەچن سەیران و گەشت ئەکەن، بەڵام دوای خۆیان هەرچی پیسەتی و خۆڵە بە دوای خۆیانە بەجێ هەڵن. بەڵام بەڕاستی ئەوەنەی پێویست نییە تۆ لەگەڵ خۆتا ئەچی بۆ سەیران دوو زەرفی خۆڵ لەگەڵ خۆتا بەری و لە پاش خۆت شتەکان کۆ بکەیتەوە ئەو شوێنەی کە بۆی چویت و لێی دانیشتی پێشتر چۆن بوو هەروەهی بەجێی بێڵیتەوە کە تۆش ڕۆیشتی. جەژنەوە هەموویان پیرۆز بێ، ئەو کوردان پیرۆز بێ، هەر چەند پارچەی کوردستانی پیرۆز بێ و ئەس دەخوازم جەژنێ خواردنê çê dikin wek dorxwe paqij bikin, xwaردنê xwe bî paqij bikin, dorxwe paqij bikin. لێرەوە پەیامی پیرۆزبایی جەژن لە تەواوی خەڵکی کوردستانەکەم، هیوادارم هەموو ڕۆژێکیان هەرجەژن و سەیران و خۆشی بن و هەر لێرەوە داوا لەسەر جەم ئازیزان و خۆشەویستان و کەس و کارە بەڕێزەکانمانەکەین لە کوردستان ژینگە بپارێزن، چونکو ژینگە سەرچاوەی ژیانە. ئەو دار و درخت و سەیرانگاکانمان بپارێزن، چونکو ئەهمیەت دان بە دار و درخت و ژینگەی کوردستان ئەهمیەت دانە بەخۆت. پاک و خاوێنی لە دەرەوە، پاک و خاوێنە لە ماڵ. هەر کەسێک دەرەوە خاوێن نەپارێزی، سەیرانگاکان نەپارێزی، ژینگەی کوردستان نەپارێزی، کەواتە خۆی لە ماڵەوە پیس و پۆخنە. هیوادارم کەسمان نەکەوینە ژێرە پرسیارەدا.